دۆخی ئێستای کەرکووک زۆر جیاوازترە لە دۆخی پێش 16 مانگی ڕابردوو. ئێستا کەرکووک هیچ هێزێکی چەکداری کوردی تێدا نییە. هێزە عێراقیەکان لە نێو شار و بەردەم بینای پارێزگا و دام و دەستگا حکوومیەکان بڵاوەیان پێکراوە. ئاڵای کوردستان لەسەر هەندێک بینا و هەندێک جێگە هێنراوەتە خوارەوە و ئاڵای شیعەکانیش لە هەندێک جێگەی شارەکە بەرز کراوەتەوە. بۆیە تێڕوانینی دانیشتوانی شارەکەش بۆ ئەم دۆخە نوێیە جیاوازە و والله يعني وەزەکە وەکو برەی ئارۆز بۆ ناخۆشتر بوو. ئەنی ئەم جێی شاگە بڕۆنە دواوە ینی بڕۆنە دەرەوەی شار باشتر شەبێت لە خۆی گەورە بە زیاد بێ. ئێمە چیمانەوە کاکە سەمون بۆ نمونە سایق تەکسیم کاکە گیان هاتوومە دەرەوە 2003 بەرمەوە ماڵ تێگەی لە برات ڕستقی بۆ ماڵ و مناڵم پێیاکەم بەس من ئەگەر شەڕ بێت تاسیر لە منەکە کاکە کێشە بێت تاسیر لە منەکە. مامەڵەی حکوومەتی عێراق لەگەڵ کوردەکاندا نەرمە و دەیەوێت لەگەڵ ئەم دۆخە نوێیە ڕایان بهێنێت. بەتایبەت کوردەکان لە هەندێک هەڵسوکەوتی هێزە عێراقیەکان نیگەرانن. لە پاڵ داگرتنی ئاڵای کوردستاندا ئاڵای عێراق و بەرەی تورکمانیش لەسەر قەڵای دێرینی شارەکە هێنراوەتە خوارەوە. من خۆم تورکمانم خەڵ کەرکووکم خەرکرێ بەغا بەس یعنی کێشەمان نییە بە عارەب و تورکمان و کورد یان ئێمان یەک یعنی نەفەر یعنی عیبمان نییە کورد و عارەب تێکەڵن نایکەن هەندی باز بەشەر هەیە ئەوانە تێکەڵاکە ئەوانە کێشە دروستەکە بەس لەگەر ئێمان نەوەڵە کێشەمان نییە. هەرچەندە بەشێک لە کوردەکانی کەرکووک هێشتا ئاوارەن بەڵام جموجۆڵی هاوڵاتیان لە نێو شارەکەدا ئاسایی بووتەوە. عەرەبەکانیش کە سوودمەندترین پێکاتەن لە گۆڕانکاریەکانی مانگی ڕابردوو پۆستی پارێزگاریان کەوتۆتە دەست. بەم دۆخە دڵخۆشن. ئیشەڵا قەیران نابێت و هەمووی چارەسەر دەکرێن و ئێمە هەمووان براین و هیچ جیاوازیەک لە نێوان عەرەب و کورد و تورکماندا نییە و لە ئێستاشدا هیچ جیاوازیەک نییە. سەقامگیری دۆخی ئێستای کەرکووک لەسەر پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا دەوەستێتەوە. گەر ئەو دوولایەنە لە داهاتوودا بگەنە ڕێکەوتن ڕەنگە دۆخەکە ئاساییتر ببێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.